للمتقين غير بعيد. هذا ما توعدون لكل أواب حفيظ. من خشي الرحمن بالغيب. من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب. ادخلوها بسلام. ذلك يوم الخلود. لهم ما يشاءون فيها ولدينا مزيد. وأزلفت الجنة للمتقين غير بعيد. هذا ما توعدون لكل أواب حفيظ. من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب. ادخلوها بسلام. ادخلوها بسلام. ذلك يوم الخلود. لهم ما يشاءون فيها ولدينا مزيد. صدق الله العظيم. ڕێگەی سەراز بگرە ئادەی نەکەی لەو ڕێگەیە لادەی. ڕێگەی ئاوا هەر وچانی هەموو دنیا بە قوربانی. خۆشەویستانم ئەزیانم ئێستا بەڕێز مامۆستا مەلا عەزیز پێشنوێژی ئەم مزگەوتە با تەشریف بێنێ و تاری بەخێر هاتن پێشکەشکات. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. زۆر بەگەرمی بە ناوی نوێژ خوێنانی مزگەوتی گەورەی هەواری شارەوە بە خێرهاتنی مامۆستایانی بەڕێزەکەین یاخوا بەخێر بێن سەرچاومان و بە خێرهاتنی میوانە بەڕێزەکانی ترەکەین ئەوانەی کە لە شوێنەکانی ترەوە تەشریفیان هێناوە یاخوا بەخێر بێن سەرچاومان. بەڕێزان ئێمە بۆ دوو بۆنەی زۆر گەورە کۆبووینەتەوە لێرەدا. یەکێکیان بریتیە لە یەکەم ڕوبەڕووبوونەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ نەیارەکانیە لە بەدرە کە دیارە پاش ڕاوێژکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ
سەحابیە بەڕێزەکانە بۆ ئەوەی ڕەئیان وەرگرێ لەسەر ڕووبەڕووبوونەوەی یەکەم جاری موسڵمانان و هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ قوڕەیشە. بۆیە مقدادی کوڕی ئەسوەد ڕەزای خوای پەروەردگاری لێبێ یەکێک بوو لەو سەحابێ بەڕێزانەی کە مهاجرین بوو، فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەشورەت لەگەڵ ئێمەدا ئەکەی بۆ ڕووبەڕووبوونەوە لەگەڵ قوڕەیشە. ئێمە وەکو موسا پێت ناڵێن ئیذهب ئەنتە وەڕەبوکە فەقاتیلا ئینا هاهونا قاعدون. ئێمە پێتەڵێین ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمان کە ئێمە لە لای ڕاست و لە لای چەپ و لە بەردەمەوە جیهاد دەکەین لە پێناو بەجێهێنانی فەرمانی خوای پەروەردگارە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر ئەی فەرموو ئەشیڕوا عەلەیە مەشورەتی پێکردن. سعدی کوڕی معاذ ڕەزای خوای پەروەردگاری لێبێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا دیارە مەبەستت ئێمەیە کە مەشورەتەکەی. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوێند بەخوا ئەگەر فەرمانمان بکەی پێ بکەی بەناو دەریایە بڕۆین ئەڕۆین و فەرمانەکەت جێبەجێ ئەکەین. بۆیە ئەنجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕیاری ڕووبەڕووبوونەوەیدا. لێرەوە ئەوە تێگەین ئەوانەی کە بیانەوێت خزمەتی ئیسلام کەن، خزمەتی پەیامە پیرۆزەکەی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم، ئەبێ بەردەوام بن لە کارکردن تا ئەو ڕۆژەی کە ڕوح لە جەستەیانایە. و ئەوەشمان پێڵێ جەنگی بەدر لەو ڕۆژەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم سەرکەوتنی تۆمار کرد تاکو ئێستاش سەرکەوتن بەردەوامە. بۆیە ڕۆژ بە ڕۆژ خەڵقی لە ئەوروپا و لە ئەمریکا و لە باقی وڵاتەکانی تر دێنە ناو بازنەی ئیسلامەوە. و زۆرینەی توێژینەوەکان ئەوەمان پێڵێن کە ئاینی پیرۆزی ئیسلام لە ساڵی 2050 ئەبێتە یەکەم ئاین کە زۆرترین شوێنکەوتنی هەبێ. ئەمەش سەرچاوەکەی لە بەدرەوەیە و سەرچاوەکەی لە فەتحی مەکەی پیرۆزەوەیە. خوای پەروەردگار ڕۆژووی هەموو لایە قبوڵ کە و خوای پەروەردگار جارێکی تر سەرکەوتن بە ئیسلام و موسڵمانان ببەخشێ. والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خۆی گەورە پاداشی مامۆستا عەبدولعەزیز باتەوە. مەحوی ئەفەرمێت لە فەیزی هیجرەتە ئەسحابی بەدر ئەم شەو هیلالی بوون، سبەی هەر یەک بووە بەدرێکی کامیل ئەو هیلالانە. عەزیزانم خۆشەویستانم گروپی هونەری بێخود مناجاتیان ئامادەیە با تەشریف فەرموون. ڕاستی وتارت جوانی ڕەفتارت بەرزی کردارت نایەوێ ئیسبات وفات بەعهد و پەیمانی ساغت چ کاتی هات و چ ساتێن هات لە کێوی تایف بەرز و باڵاتر دامەزراوتر بوو لە کەعبەی نەجات عەفوت گەیشتە پایەیەکی وا تەواوی ناکا نامە و تەحریرات بۆیە تا دەجار بە قەسدی گیانت بۆ دەرچوو عەدووی خاوەن خیانەت یەک یەک ئەمانە لێیانە بوردی پێت ئەدان بەرگی عەفوێ بە خەڵات سیلەی ڕەحمت بوو بۆ دڵسۆزی گەل لەگەڵ عمومی خزم و ئەقرەبات هەر لەگەڵ تۆدا دروستکرا بوو سیمای ڕووناک و دەستی
سخاء صلاة الله سلام الله على روحي رسول الله صلاة الله سلام الله لسرجاني حبيب الله صلاة الله سلام الله على روحي رسول الله صلاة الله سلام الله لسرجاني حبيب الله ظلم قرباني نرشد بن دبيرانوس حتو قفتار وكو حاتم دبشينا خزيني جوهري أسرار وكو حاتم دبشينا خزيني جوهري أسرار صلاة الله سلام الله لسرجاني رسول الله صلاة الله سلام الله على روحي حبيب الله لبحري علمي وحدة نديلا فيه ونرمندي نجيقي عقل بوبيرو نجيقي نوت خوف افتار فقد سادي بتشوكا بي وبرجاقا وهري تحرير بنوسا وصف أوصافي رسولي أحمد المختار بنوسا وصف أوصافي رسولي أحمد المختار صلاة الله سلام الله على روحي رسول الله صلاة الله سلام الله لسرجاني حبيب الله كسوى بك دار خرما لبن دربيت وبيبولاي كسوى بك دار خرما لبن دربيت وبيبولاي كسوى بك زيخي شام لدى سيابيت استغفار سوى بك زيخي شام لدى سيابيت استغفار كسوى بسر بنجي مبارك ما قولتك ويا أبو لفسمت يا بزماني خوي بكار كسوى بك جنة ورواني ما دمي أو بيت محتاجة بتعريفي منوتو يا ورو أغيار محتاجة بتعريفي منوتو يا ورو أغيار صلاة الله سلام الله على روحي رسول الله صلاة الله سلام الله لسرجاني حبيب الله يترمس بدر و فتحی مەککە و سەرکەوتنی ئیسلام زۆر هەڵەگرێ لێی بڵێ بەڵام من ئەرەوەناڵم وەختێک قیادەیەکی دڵسۆز و بۆ خوا سڵحاو بێ و وەختێکیش قاعیدە لەگەڵ ئەو قیادا ڕاز بکە و خەڵق وەکو سەحابەی پێغەمبەری خوا صلی الله تعالی عەلەیه وسلم بڵێ چیم لەسەرە نەڵێ چیمە دەنێ یا چیم دەزەکەوێ ئەو وەختە خەڵق سەرکەوتوو ئەبێ
ئەو وەختە و دەستە و تاقمە و سەرکەوتنە بەدەست دێنێ کە تا ئێستش ئێمە شەربەت و شیرینی ئەو سەرکەوتنانە نۆش دەکەین. سكوت لازم هركان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. السلام عليكم ورحمة الله